سڵاوام کاتتان باش ئێستا لە گوندی ڕەشین ژمارێک لە دانیشتوانی ئەو گوندەیە گربنەوە ناڕزای و نیگەرانی دەدەڕم زین گرفتەکانیان چیە سڵاو لێ بدمامە گیان ئێوە وەکو دانیشتوانی خەڵکی گوندی ڕەشین ئێستا بۆچی گربنەوە ناڕزای دەدەڕن کێش و گرفتان چیە کێشە گوریتیمە ئەوەیە ئەمەیان تەبلیغ لەگەڵ مەحافزەی دانیشتەکشمان هەیە بۆ جێگیری بە حافز و وەزیر شارەوانی و داوەدانکردنەوە و قایم ئەمە نوێنەرێکی گوندی چوون لەگەڵیان دانیشتین گوتیان ئەمە گوندەکەتان بە پڕۆژێکی حکومەتی کەتیە ئێرە گوندی ڕەشین ئەمە گوتمان کاکە گوندی مە 134 مار لەو گوندەی دادەنیشین پرۆژەی حکومەتی چییە پرۆژە دەبتە ئێتی گوتە ئێرەتە پارێک بە قایمخان گوتی گوندەکەتان تە پارێک ئەخەر ئایا گوندەک 134 مار بابا پارچکەوی تەبلیغێکمانەوە هاتیە دوونێ فەرمودەرمال بۆ ماڵگەڕاینە دوونێ بە ماوەی مانگە چی ئەنگۆ ئەو گوندەی دەبێت چۆڵکەن نا ئەوە تاپۆی ئەو گوندەیە ئەمە لە بابەر بابۆ تاپۆی گوندەمانێ لە عوسمانیەوە تاپۆی ڕەشینمان هێرەمان هەیە عوسمانی تاپۆیەکە هیەوەی ئێستاش پێتان دەڵێن چۆڵ ئێستا بفەرموها ساڵی 2019 ئەو تاپۆی نو کردەوە من فەرتە بەشایکە ساڵی 2019 نو کردەوە ئایا گەر گوندەکی من مخالفی کو ساڵی 2019 تاپۆی لۆ من دەکاتەوە ئێستا داوا دەکەم لە کەلانەکەین گۆ ئەلەو ڕاگەیاندنێ گۆ داوا لە سەرۆشی حکومەتی دەکەم بەهانایمەوە بێ گوندەکەی ئەمە گوندە ئێستا هێوارێ تەلەفۆنم لۆ کرایە لە عقارەت هەولێر گوندەکەمان فرۆشایە ئەمە ئاگاش بۆ لە گوندی مەفرۆشایە عقارەت هەولێر هێوارێ گوندەی مەی فرۆشتیە هەر ئاگاشمان لێ نییە بەبێ ئەوەی هیچ شەشمان بدرێ گوند مەفرۆشایە اشتوا چۆن دەبی گوندەکە فرۆشایە فەر بۆ ئێستا ڤیدیۆکە لۆ بڕەوان کەم بەخوا هێواری ڕوان کردیمە عقارەت هەولێر لە گوندی ڕەشینی شوقەمانەیە بۆ فرۆشتن زعمالێ داوا دەکەین ئەمە وەکو ناڕەزایەتێک ئەو ڕژێکە ئاگادار کراون کە مەسەلەن خانوەکاتان سوڵکان قەرەبوو نەکراون قەرەبوو نەکراینەوە هیچ قەرەبوو نەکراینەوە ئەو داواکاری لە حکومەتی بەهانامەوە بێ لازەکمان لێ بکە 134 ماڵەمە چۆ بڕۆین فەرموو هەموو شتمانێ ئاومان هەیە کارەبامان هەیە شتمان هەیە گوندەکی بابەر بەناو عوسمانیەوە بەناو باپیرە گەورەمانە بەناو عەزیز مزەفەریە مزەفەر گوندی ڕەشین مزەفەرەدین ئەمە خەرچی شار هەولێری قەدیمین ئێستا داوای سۆک مانگەچی لۆمان سۆرکە ئایا بە مانگەچی ئەمە گوند زۆن دەکرێت بە مانگەچی 134 ماڵ ئێمە چۆری ناکەین وەکو داوا دەکەین لە سەرۆشی حکومەت ئەو ئیشەمان بە زووتری کار لۆ چاپ بکە ئەمە وەڵاهی کەس ئامادە نییە گوندەکەی چۆرکە گەربێستە چاوان سوپاسان دەکەم کاکە جان ئەگەر بێرە سڵاو لێبێت ئەو با بڵێن ئەو خەڵکی ئەو گوندێک ئەو گوێ لە بقسەی کرد باسی لەوە کرد هەر گوندەکە بە کاملی فرۆشراوە و بەبێ قەرەبوو بکرێنەوە داوا کراوە لەمە شوێنەشی چاکە لە زەرگەی هەولێرە پێمان دەرێن بە مانگەک چۆلیکەن پێمان دەرێن تەزاوز وەزارەتی شارەوانی تەبلیغی لۆمە ناردیە کە ئێمە تەزاوزین کەرسی ئەوان تەزاوز دەکەنە سەرمان ئەمە مرچی باب و باپیرمانە هەموو هەولێر ئەوە دەزانیتن هەموو هەولێر ئەوە دەزانیتن ئەو گوندە ئیمەیە ئی سالح مزەفەر و ئەمین مزەفەریە و گوندە مەژنەوەی سالح مزەفەر و ئەمین مزەفەرین ئیدی جێیەکەمان باشە خوامە لێرە خۆڵقاندی ئەمە چ بکەین کە ئێستا کە تەبلیغەکیان لۆمە ڕەوان کردێ بە ماوەی مانگێک لۆمان چۆل بکەن یخۆمە لە زادە ڕامان نەگرتێ بە مانگێک چۆلی بکەن چۆلی نەکەن ئەوان ئەوان هەموو شتەکیان لێ ڕەچاو دەکرێتن هەموو شتەکیان لێ ڕەچاو دەکرێت کە بەرامبەر ئێستا کە داوامان وەیە لە سەرۆکی حکوومەت داوا دەکەین لە سەرۆکی هەرێم داوا لە محافز دەکەین کە بمان بینیتن چێ دەتوانی بە مانگەک تەمەشاکە بیگرن بە چاوی کامیراکانتان بیگرن چێ دەتوانی بە مانگەک چۆلی بکە ئەمە نامانەوێ بڕۆین بە هیچ شێوەیەک هیچ جێیەکمان ناوێ غەیری جێیەکەی خۆمان نەبیتن ئەگەر جادەمان گرتێ و جادەکە تەسکە ئامادەکاریمان تێدایە جادەکە سەر جادەکە چۆلکەین و بکشێنەوە پشتەوە بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی قانونی بکشێنە پشتەوە کە هاوکاریان دەبین هاوکارمان بن بە زوەک و بە جێهێشتنی گوندەکە بە هیچ شێوەیەک ئامادەییمان تێدا نییە ئەمە بڕۆین بە هیچ شێوەیەک ئەمە مردی و زندیمان لێرێ ئەوە ئەمە ڕۆیشتین بە جێمان نێشت مردیەکانمان سلێ بکەین ئەوانیشە خۆمان ببین ئەگەر هەر دەرمان دەکەن بە هەندێک تڕێلەی بین و ڕەوانی ئەفغانستانمان کەن سکەوێ ناخۆشترین جێ بەوێ ڕازینە نەک لێروکانە بڕۆین گوندە کار و کەسابەتی چی ئەمە کار و کەساباتمان زۆربەی خەریکی کار و ئیشی کشت و کاڵینە خەریکی کشت و کاڵین هەندێکشمان هەنە مەسەلەن مۆزەفی حکوومەتن حەردەکانیشیان لێرە لێستاندینەوە
1600 دۆنم هەردمان هەیە بەشەشیان برد وەختی کۆریەکان هاتن وتیان مەسلحەتی عامە و جێیەکە شوێنەکەی چاکە و لە هەولێر نێزیکە و تێیدا ڕازی بووین. ساری 2019 590 دۆنم هەردید کە شیناویان پێچۆل کردین بە زوومی کامیرەکانتان ببینن. واللهی لەناو شیناوی ئیشمان دەکرد خوا شاهیدە بەو ڕەمەزانە لەناو شیناوی ئیشمان دەکرد هەر ساردەورە شیناویەکەیان حەفر کرد بە حەفارەی زێرەڤانی و بەهێزی زێرەڤانی یەخۆمە حکومەت نینە مەدەرەقەتی زێرەڤانی ناین. ئەو زەویانەی کە لە ساڵانی ڕابردوو باز دەکەی کە پیان وتون یاخود پیان چۆڵ کردوون و بردویانە ئیشی خۆیان لەسەر کردووە هیچ قەرەبوو کراونەوە لە بەرامبەرەوان؟ ئەو قەرەبووە ساری 78 خۆ قەرەبوویەکی زۆرە ملێ بوو ئەو وەختی گوتیان ئەتفا مەبەست لە حکومەت یاریێم نەخێر ئەو وەختە حکومەت هەمووی ئەتفا کرا هەر کورد هەمووی ئەتفا کرا کورد لێرە ڕەهەتە حاجی ئۆمەران هەموو خەرک تەعویزی وەرگرت و دوایە گەڕانەوە شوێنەکەی خۆیان ئەمە تەعویزمان وەرنەگرتێ وەکو تەعویز بە تایبەتی جێ ئەو گوندە تەعویزمان وەرنەگرتێ و چاویشمان لە تەعویز نێبرێن بە تەعویز بمان تەعویزمان بدەنێ و دەرمان بکەن تەعویزمان ناوێتن ئەمە جێیەکەی خۆمان دەوێتن بەس جێیەکەی خۆمان دەوێتن دەنگۆیەکەی دەرێن ئەو شوقانەی لالاف ئێرکوانەی وەرگرتێ ئێ باشە 134 ماری دەردەکەن لە بۆ کۆمپانیایەکی سوودمەند بیتن هەمە خەرکەچێەوە بسی شوێنی باب و باپیری خۆیت ئەمە خەرشی ئێرکوانەینە هەولێر هاتە پێش ئەمە گوناحمانسی هەولێر وەختی خۆی لە قەراتێ بێستا هاتێرە ئەلێرە قەرات دیار وەمزارە تەمەشا حیوانمان دەڕەوەرانە لەوانەمە ئێستا هەولێرەوە هاتێرکوانە مەچ بکەین گوناحمانسیە داوا دەکەین لە سەرۆشی حکوومەت بەهانامانەوە بێتن چارەسەرێکمان لێ بکاتن خەرکەشی فەقیر و هەژاری لێیە ما ئەگە فەقیر بووین دەبی قەدرمان لێ بکەن زۆر بەخێر بن لای هاوڵاتیش دیکەمان جاسلااو دەبێت ئەتوشەمان چێشە و گرفتێکە ئەوەی ئەوان باسییان کردو ئەمە هەموو دووبەرە بابین هەموو خزمینەمە هەموو ئامۆزا و کوڕ و باب و ئەوی نەخۆ کەسی بێگانەمان نییەمە هەر هەمان کێشەیە گوندێکی خۆت چۆل بکەی لە پێناوی چەند دەورەمەندێک پێ لێت زەفتکا دەبیتنەوە شتیوا بووە پرۆژەبی پرۆژەکی خزمەت گوزاری بی بەس شتیوان نییە کاکیم ئەخر ناکرێتن نا ئەو غەدری لەمە دەکرێت لە هیچ کەسی نەکرایە هیچ گوندێکیش لە هەموو کوردستانوەکی ئەو گوندەی ما خاوەنداریەکی مەزبوطی نییە دەبا بابچن لەو گوندانی هەموو کوردستان گەر ئەگە گوندێک وەکی ئەو گوندەی ما خاوەنداریەوە مەزبوط بوو سەنەدی هەبوو ئەمە با وەرزەکی ڕازینە هەر ئەوەندەش باچیت کە دەبێ پرسیاری با کۆکەین هەمووی باش پرسیاری ئەوەش لێ بکەم لە بەرامبەر ئەوەی کە داواتانی دەکرێت چۆڵکرێ هیچ قەرەبوو کراونەوە دەرێن لە تەرمینال خەتعاچیان دەدەنیە تەرمین وەڵام بچمە پێش بزر دەبووم بەخوای بچمەوە هاچەند کە بچمە تەرمینال دەبی 2-3 ساعت بگەڕمەتە بیبینەوە ئەمە فەلاحین ئەمە کابراکی فەقیرن ئەمە بەس هەلا لەو ئیشما لەو دەشتەیە ئەمە ئی باش ئەمە ڕێی چێشمان گرتێ لۆ مەدمە بەنە تەرمینال دەکرێتنەوە دەبی ئەگەر ئەو جیهەتە یاخود ئەو لایەنە بەردەوام بوو لەسەرم بڕیارێ یعنی هەر داوای کرد هەر دەبێت چۆڵی بکەن ئەمە ناڕێت ناوەڵە با ماکوژن یان دوو ڕێگە هەیە سێ ڕێگە نییە یا ئەوەتە چەند تڕێلەکی بینن هەمومان باکەن یان بمان بەنە تورکیە یان بمان بەنە سووریان بمان بەنە ئیران یان فڕێماندن ئەفغانستان با فڕێماندە لە جیەکی با لە کۆرمان بکەن ڕێی دووەمیش لە خۆمان لە جێ خۆمان دادەنیش هیچ ڕێکێ نییە یان سێ سال لە تڕێلەی گەورە بینن ئەو هەموو حایلێ بکە فڕێماندە لە سەعرایەکێت هەدەمری یان لە کۆرمان کرد کاکە با جەمعی کە بەڵێ بەڕێزان ئەوەی گوێتان لێ ئەمە نیگەرانی و ناڕەزایی خەڵکی ئەم گوندی ڕەشین بوو ئەوەی دەبینین ئەمە گوندەکەیە و خۆیان باسی دەکەن کە ئەم لێرە تەواوی با بڵێین تاپۆ و هەموو هیکۆنیش ینی لە باب و واپیرانیانەوە ئەم گوندە هی ئەوانە ماویانە هی ئەوانە و ژیان لێرە دەگوزارێنەوە ئێستا بە زۆرە لێ دانەوێت
پێیان چۆڵ بکەن ئێستا ئەوان هاتو نیگرانی دەردەبڕن ئەوەی خۆیان باسیا کرد ئاماژیان بۆ کرد ئەو پرۆژە نیشتە جێبوونەیە ئەو پرۆژە نیشتە جێبوونەیە کە ئێستا دەیبینن ئەمە لەبەر ئەم پرۆژە نیشتە جێبوونێ خۆیان باسییان لێوە کرد دەبێت چۆڵی بکەم من دەبێت ئاماژەوە بکەم کە لەم ساڵدا بەشێکی زۆری پرۆژەکانی نیشتە جێبوون لە سنووری پارێزگای هەولێر کێشە گرفتی بۆ هاوڵاتیان هەبووە و هاوڵاتیان بە شێوازی جیاواز داوای چارەسەرکردنی ئەم کێشە گرفتیانە دەکەن لەگەڵەوەشدا چەندین پرۆژە هەیە وەستاوە بەهۆی بوونی کێشە و گرفتیان لەگەڵ کۆمپانیای یاخود لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئێمە دوێنێکە لە کۆنگرێکی ڕۆژنامانیدا وەکو شارپرس پرسیاری یەکێک لە پرۆژەکانمان کرد لە وەزیری شارەوانی و گەشت و گوزار باسمان لەو کرد کە کێشەی نیشتە جێبوون ئەوانەی کە پێوەستن بە دەستەی بۆ بەرهێنان لەگەڵ وەزارەتی شارەوانی کێشە و گرفتیان هەیە و هاوڵاتیان زەرەرمەند بوون ئەو پرۆژە ئێمە دوێنێ پرسیارەکەمان ئاڕاستەی لە وەزیری شارەوانی کرد بەهای زیاتری 11 ملیۆن دلار کە هی هاوڵاتیانە ئێستا کێشە و گرفتی لەسرە کە کێشەکە لە نێوان هاوڵاتیان ئەوانەی کە یەکە نیشتە جێبوونەکانیان کڕیوە لەگەڵ خاوەنی کۆمپانیەکان و بەشێکی زۆریش لە سەرمایه‌داران لە هەرێمی کوردستان کێشە و گرفتیان هەیە بەهۆی بوونی قەیرانی دارایی و بەهۆی بوونی پێنەدانی شارەستە داراییەکان ئەمە درێژێکی شاوە ڕۆژ بە ڕۆژ تاسکو ئێستاش بەردەوام هەیە هەرچەندە لیژنەیەک پێک هێنراوە و لیژنەیە دەبێت چارەسەری کێشەکان بکرێت ئێستا لێرە دانیشتوانی گوندەکە زیاتر وا کۆ دەبنەوە ئەو دیوەنانەی دەبن ئەمە دیوەنی دانیشتوانی گوندی ڕەشینە من دەبێت ئاماژەوە بکەم کە گوندی ڕەشین دەکەوێتە نێوان شەقامی 100 مەتری و 120 مەتری نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە کە ئەم شوێنەی ئەوانی تێدان گەڕەکەشی لە تەنیشتە پێ دەڵەن گەڕەکی سیری و پارە جگە لە گەڕەکە فڕۆکەخانەی نێودەوڵەتیی هەولێریشی لەیە لەگەڵ فرماندەی هێزەکانی زێرەڤانی وەک خۆیان ئاماژیان بۆ کرد لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە هێزەکانی هاوپەیمانان وەکو هێزەکانی کۆریایی باشوور هاتوونەتە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر بە بارەگایکی سەرچی سەربازیان لەو شارە کردوتەوە بەششی زەویەکانیان هەر لەنەو خەڵکی ئەو گوندە لێ وەرگیراوە بە مەبەستی بەرژەوەندی گشتی و گشتیان بەڵێ ڕێزان وەکو خۆیان باسە کرد ئەمە زۆرترین با بڵێین دانیشتوانی ئەم گوندەیە بژێوی ژیانیان لەسەر کوشت و کاڵیە گوندی ڕەشین مزەفەرەدین کە مێژووەکەی بۆ نزیکەی 200 ساڵ دەگەڕێتەوە لە نزیک شاری هەولێرە بەڵام لە ئێستادا بەهۆی دروستکردنی ئەو پڕژە نیشتە جێبوونیانەوە و کێشەوە گرفت و نیگەرانی لەلایەن دانیشتوانی ئەو گوندەوە دروست بووە بەشێکی دیکەتان پێنیشان دەمە ئەو ناو گوندەکە ئەمەی دەبینن ئەمە خەڵکی گوندەکەیە ناو گوندەکەیە ئەو پرۆژەیانی کە باسمان کرد ئەمە یەکێکە لە پرۆژەکانی نیشتە جێبوون کە لێرەوە دروست دەکرێت هەر خۆشە ئاماژیان باوەکردنی کۆمپانیەکانیان هێنا ئەویان کرد کە کێشە و گرفتەکان هەن وە باسیشانەوە کرد ئەوان ناڕۆن پێویستە لایەنی پەیوەندیدار بێنە سەرهێڵ ئەو کێشە و گرفتانە چارەسەر کرد بەڵێ ئێستا ژوادیانێ پەیامیی شێویشی گشتی پەیام ئاڕاستەی حکومەتی هەرێمی کوردستان کرد
أنا كمسير عليكم السلام ورحمة الله بەڵێ دەیانەوێت ديالك زوهو اجي سبك هذا ورها کاکە سەرەتا بە ناوی خۆی گەورە راما يلا عازم فڕی نیوی بینیوی وەبی حياك دنجرو بڕوە سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی ئێوە دەکەم هەمووتان ئەمە داواکاریمان لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بەهانامان وە بێ عیلاجێکمان لێ بکە گوندەکەمان دەیانەوێت غەدرمان لێ دەگوندەکە لە گوندی دەرمان دەکەن ئێستا ئەمەش 134 مار لە خەرشی گوندی ڕەشتینی تاپۆمان هەیە ئەمە بەرەی دوو بەرەبابینە ئەمین و ساڵە هەموو خزمیەکین هەموو ئامۆزاینە هاتینە تەبلیغ دوونێ پێرە هاتینە تەبلیغەکیان لۆ ناردینە بە ماوەی مانگەکی ئەمە ئێرە سوئێ باشە 134 مار لە هەموو دنیا شتی وها بووە کە تو چۆلی کەی بڕۆی مە بچینە کێندە ئەوەش تەبلیغەکە لۆ ئەوەی جەنابتان کە هەموو بیبینن ئەمە بچینە کێندە ئەمە تاپۆمان هەیە ئەوەش فەرمو تاپۆی گوندی لە ساڵی 1947 ئەو تاپۆیە بە ناوی حاجی مزەفەر محەممەد عەبدوڵای کرایە ئەماش نەوەی ئەو زەلامەینە حاجی مزەفەر محەممەد عەبدوڵای یەک ئەوە ڕوونکردنەوەش دەمەوێت بدەم لە بۆ هەموو کوردستان ئەو گوندەیمە هیچ گوندێک وەکی ئەو گوندەیمە خاوەنداری مەزبوطی نییە ئەوەتان لە بۆ زانیاریتان لەبەرەوەی ئەو گوندانەی لە کوردستانی هەموو یاغەکانی هەولێرەکان بوو لۆخوا لێیان زەفت کردن وردە وردەدەی دەیدەدا ئاغەکان هەراتن بەزیان هێشت و کرمانجەکانی لەسەر دانیشتن ئێستا ئەمە ئەو گوندەیمە خاوەنداری بە خۆمان خاوەندارین ئەو گوندەینە لەبەرەوەی تاپۆیە بە ناوی باپیرە گەورەشمانە حاجی مزەفەر محەممەد عەبدوڵڵا ئەمەژنەوەی ئەو کابرایینە ئێستا حکومەت دەرێ ئەنگۆ تەزاوزن حکومەت تەزاوزی سەر ئێمە دەکە نەک ئەمە تەزاوزمان کردبی و ئیتر بەخێر بێن سەرچاوانی پەیوەندیدارتان تاچەند لەگەریەوە دانیشتوونەدا وەڵی هیچمان لۆ ناکەن بەس یەک ڕێگە چارەیە بەس سەرۆکی حکومەت باشە ئەو بابەتە ئەلێرەوە مداوای لە سەرۆکی حکومەت دەکەم وەکو برایەکی بەڕێز وەکو بابک خاوەنداریمان بکە عیلاجێکمان لێ بکاشن ئەگە ناو مشکلە زۆری زۆر گەورە دەبی لە بن ئەو مەتار و لەو بنەولێرەی خلاص لە پێشوو محافزی پێشوو بڕێ بۆتان چارەسەر معافزی کۆچ کرد و ئیشاڵڵە جێگەی باشتە ئیشاڵە خوا لی خۆش بووە ئەو بەرنامەکی چاک و تۆکمەی هەبوو بەس کە ئەو کۆچی کردنما ئەمەش قوربان بەسەری بخۆم لەگەر یاریشتم بخۆم لەگەر محافزی کۆچ و دانیشتم تەبلیغەکمان لۆ هات بۆ عین ئەو هات تەبلیغ بوو چوم لەگەر دانیشتم ئەمە نوێنەری گوندی چوین 4 نەفەر چوین لەگەری دانیشت بۆ نوێنەری ڕەشینی دەگەری دانیشتین گوتی ئەو تەبلیغە لۆنگۆ هاتیە لۆ جادەیە ئەو جادەی دەکرێت ئەو جادەی دوو سایدێ دەکرێت جادەکەتان تاورێ دەکرێت بۆتمان ئەمە دەستخۆشی لە حکومەتی دەکەین کە جادە لۆ شاری بکرێت بەس ئەوەی بە هەوەندەشی گوتی ئەوی بە جادێکەوەی قەرە بۆشان دەکەینەوە گوتی ئەنگۆ ئەمن وعتان دەمێت دوو جارە بەمنی گوتی وعتان دەمێت جێخۆتان دەبینێنەوە ئەیسە بۆ گۆڕە وڵای ئێستا بڕۆ بە قایم گرێ بە حافزی گرێ لەگەری دانیشتم باشە با پرسیارەکە بکەین با پرسیارەکە بکەین یعنی هۆکارەکە یاخود ئەوەی کە پرۆژەکە دروست دەکاتن ئەوەی کە پرۆژەکە دروست دەکات بەێ دەسەڵاتی هێندە گەورەیە بەسەر قایم خاوم و حافزدا
بتواني أو والله أو زعما نحصل دەسەڵاتی گەورەی معلوم تبلیغ کەمەڵ فەرمو ئەو تبلیغ کەمەڵ قایم قبل باشە چێ بە نیاز لە پرۆژە لێرە دروستکە هێوارێ ئێوە ئاگادارن ئاقارات هەولێر ڕەشینی عرض کردیار شوقەمان هەیە لە ڕەشینی لۆ فرۆشتن ئاقارات هەولێر ئایا ئەتو حەقی خەچیدایە ئەوت کردیە گوندی ڕەشی عرض دەکەی لۆ فرۆشتنێ 134 مارە بۆی مارێک بڕوە عرضم کردێ لۆ فرۆشتن چونتان کردووە چێ لە پشت ئەوەیە کە چاوی لەوێ ئەمە نازانی ئەمە کابراایکی بەدوا چۆنی چیا بەدوا کەس ناتی حکومەت هاتی تەبلیغ دومینێ دەستخۆش ئەمە ناڕۆی ئەمەش داوا هەمووتان دەکەین ئەمە ئەو گوندەی بەجیداری ئەمە 134 مارە گوندەینە بەخوای ئێستا ئەو 134 مارە لەوانەیە 1000 نەفەر زیاترە ئامادەینە خانەکانمە هەم بۆ سەدا بڕوخێنی ئەمە گوندی بەجیناری قارە بۆ کردنەوە لەگەریان دانیشتین قارە بۆ کردنەوە دەرێ ئەمە قەتعەک مالۆ دانیانە لە ترمینالی قەتعەک مالۆ دانیانە لە ترمینالی ئەمە بۆ قەتعەی رازی نابین بەو خەربۆی رازی نینە یەک دقە بەڕوخسەت پەیامەکەمان ئەوەیە ڕوخسەتی جەماعەت پەیامەکەمان ئەوەیە دەسەڵاتی سەرەوە ئاگادارکەینەوە ئایا کۆمەڵە کەسانێک دێن کۆمەڵە کەسانێک دێن تەبلیغ دێنن ئەو قسانە دەکەن ئایا ئەوە ئاگادارن شتی وا هەیە بەناوی حکومەت و بەناوی ئەوە قساکەن چکە بەڕاستی ئەوان خاوەنی ئێمەن ئەوان ئێمە دەنگمان بەچێ داوە باش ئەو هەموو نوێنەرایەتی چێ هەیە قرار وا بوو پەرلەمان قراری دەرهێنا پێش فترەیەکەوە ئەگەر ئێوە ئێرەتان پێتەجاوزە فەرموو تاپۆ بکەن لەسەرمان قراری خۆتان قراری پەرلەمان قراری خۆتانە ئەڵێن ئەگەر تەجاوز بوو فەرموو تاپۆی بکەن ئێمە ئامادەین تاپۆیەکەین ئەگەر ئەمە شوێنێکی هەستیارە شتی ترتان تەجاوزە مادەم یان شتێکی ترە فەرموو قەرەبوومان بکەنەوە بی بەمە شوێنێکی تر بەس باش بێتن قەرەبووی ئەو شوێنە بکاتەوە بۆ نمونە ئەگەر بە تەمانە مەسەن شتێکی لێ بکەن بە هەیە چشتی لەسەر نییە بەس ئەو کە دێتن تەبلیغێ دێنێ بەبێ هیچ ئەوەی یاسایی لەسەر بنووسێتن تۆ بە من ئەڵێ بەمانجێ بێت چۆڵی بکەی باش آخر هۆکار چییە ئەم خەڵکەش لێرە ساحیبی ماڵە ساحب منداڵە پێشینێکی مێژووی هەیە تاپۆی هەیە ئەو شوێنانەی هەیە ناکرێتن یعنی خەڵکانێک بێن و لەسەرت فەرزکە بۆ ئێمە ڕوومان لە دەسەڵاتە ڕوومان لە سەرۆکی حکومەتە هەروەکو برادران وتیان چکە چارەسەر لای ئەوە چارەسەر تەنها چارەسەر لای ئەو دەبێتن ئەگەر دانیشتێکمان بۆ ساز بکات بمان بینێتن نوێنەرانی ئێمە بچنە لای ئەو تاوە لێک تێگەنیشتن ڕوو نەداتن لەسەر شتی تر